سڵاتان لەبێ ئەم کاتتان باش بینەران لە ئەڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ جارێکتر پێتان دەگەینەوە لە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆ لەبارەی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و بەرنامەی بڕیاردراوی حکوومەت دەکەین لە دوای دروستبوونی قەیرانی دارایی و بە تایبەت لە مانگی 5 ساڵی 2016 حکوومەت یاریمی کوردستان کۆمەڵێک ڕێکاری گرتە بەر بە ناوی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی و ئابووری جەوهری پرۆژەکانیشی لەوە کۆکردەوە لە چوارچێوەی کۆنفرانسێک بە ناوی نێشتنی هەژاری یان کەمکردنەوەی هەژاری و پەرەپێدان و چاکسازی لە بواری دارایی و ئابووری بە لەژێر ڕەچەتە و ڕێنمایەکانی بانکی نێودەوڵەتی کە ئەم کۆنفرانسە لە شاری هەولێر بەسترا بە پێی ناوەڕۆکی پرۆژەکە کە بۆ ماوەی 10 ساڵە کۆمەڵێک هەنگاو لەخۆ دەگرێت لە چوارچێوەی کەمکردنەوەی بەرپرسیارەتی حکوومەت ئەو مەساروفانەی بۆ خزمەت گوزاریەکان دەڕوە و هەروەها سیاسەتی پەیڕەوکردنی سیاسەتی خەسخەسە و بە تایبەتی کردن لە ئێستادا لە دوای بەرزبوونەوەی نرخی نەوت و ئەم ئاڵ و گۆڕانی بەسەر باردۆخەکە داهاتوە هێشتا حکوومەت بەردەوامە لەسەر سیاسەتی سکوشین و هەروە پاشەکەوتی ئیجباری و تەنانەت دابەش نەکردنی موچەش لە کاتی خۆی پرسیارەوەی ئەم دۆخەی ئێستا بەپێی بەرنامەی بڕیاردراوی حکوومەتە لەژێر عنوانی چاکسازی ئابووری یان ئەمە پەیوەندی بە ناچاری و دۆخی قەیرانی دارایی و ئابووریە لە هەرێمی کوردستان گفتوگۆی دیدگای حکوومەت بۆ بواری ئابووری و دارایی بە بەشداری بەڕێز ئاسۆ کەمال نووسەر دەکەین کە بەڕێزیان لە لەندەنەوە لە بەریتانیاوە لەگەڵمانە بۆ گفتوگۆی تەوەری بەرنامە کاگا سۆستاوت دەبێ و ئەم کاتت باش دەبێت یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەم ئێوە چۆن سەیری ینی خوێندنەوەتان چییە بۆ بەرنمەکەی حکوومەت کە عینوانەکەی کەمکردنەوەی هەژاری یان نێشتنی هەژاری و چاکسازی دارایی و ئابووریە؟ زۆر سپاس. ئەم بەرنامەیە لە ژێر وەکو خۆشت باست کرد لە ژێر چەتەریان ڕێنوێنەکانی بانکی جیهانیە دانراوە کە ئەوان پرۆژەیەکیان ناوە بە حکوومەتی هەرێم کاتێ نێچیروان بارزانانی لە مانگی شوباتی 2016 داوای لێکردوون کە ڕێنوێنیان بکەن و بەرنمەیەکیان پێبن لەسەر مەسلەی چارەسەری ئەم قەیرانە ئابووری و دارایی لە کوردستانە هەیە ئەوانش پرۆژەیەکیان لە 15 لاپەڕەیە پێشکەشی حکوومەتی هەرێم کردووە کە هەمان تایتڵی هەیە کە یان هەمان ناوڕۆکی هەیە کە بەرنمەکەی حکوومەتی هەرێم هەیە بەرنمەکەی حکوومەتی هەرێم بریتە لە ڤیژن یان تێڕوانینێک بۆ ئایندەی 2020 بەرنمەکەی بانکی جیهانی باز لە ڕیفۆرمی ئابووریەکە لە پێناو دابشکردنی پێشکەوتنەکان و پاراستنی لێقەوماوانەکە لە ڕاستیە هەردوو بەرنمەکە بریتە لەوەی کە ئەم حکوومەتی هەرێمە کە یەکێتی پارتی باڵادەسنتایە کەوتۆتە قەیرانێکی ئابووری و داراییەوە و ئەیانەوێت ئەم قەیرانە تێپەڕێنن و وەکو چۆن لە 2003 تاکو 2013 کە ئەم قەیرانە دەرکەوتوە تا 2014 تقریبا ئەوان 250 میلیارد دلار داهاتیان بووە لە کاتی دابەزینی نرخی نەوتە ئەم داهاتە هاتۆتە خوارەوە بۆیە لە ماوەی 2013 بۆ 2015 ئەمان ئێستا 22 میلیارد دلار قەرزارن ئەمە بە حسابی ساڵی پار ساڵی 2016 کە لەوانەیە ئێستا قەرزەکان زیاتریش بوو بێ بۆیە ئەوانەیانەوێت لەم داهات هەیە لە کوردستانە نەوتەرە فرۆشرێ ئەڕوات نرخەکەی کەمەوە ئەوانە ئەیانەوێت لەو داهاتێکە هەیە و لەو سەرمایەکە کۆ بۆتەوە ئەوان بەشەکانی خۆیان بپارێزن و هەموو مەسەلەکە لەسەر مەسلەی قازانجە کە ئێستا قازانجی دەورەی پێشوو ناکەنەوە و ئەوەی پێڵێن کەڵەکەی سەرمایە وەکو دەورەی پێشوو نابێ بە پێ هات نەخوارەوەی نرخی نەوت ئەوان قازانجەکەیان کەم بۆتەوە بۆیە ئەیانەوێت لەم قازانجە بەرنمەیەکیان داناوە ئەگەر سەیری بکەی لە 5 خاڵا منە توام ئەو بەرنمەی بانکی جیهانی کە ناوڕۆکی بەرنمەکەی حکوومەتی کاک ئاسۆ پێشەوەی قسە لەسەر باڵێن جەوهری بەرنمەکە بکەین دەمەوێت پرسیاری ئەوە بکەم ینی عینوانەکەی ئەسلی ینی چوارچێوەکەی و تایتڵی بریتە لە وەکەوەی جەنابەت وتت ڕیفۆرمی ئابووری و گەشەپێدان یان پاراستنی لێقەوماوانان لە هەرێمی کوردستان
ئەمە تایتڵەکەیتی کەچی کۆمەڵی کەنگاو لە ماوەی ڕابردوون درراوە بە پێچەوانەی ئەو تایتڵەیە. ئەزانچی لە سەدەگانی ناوەڕاستە طبعاً کاغەز نەبوو لەسەر چەرمێگەیان نووسی چەرمەکە پێوترا پاڵپست ئەم پێستمیستە کە دائەنراو لەسەریە نووسرا لە پێشە مەسەلەی ناوڕۆکە سەرەکیەکەی کە خۆیانیان نوویست لە نامەکە ئەیان نووسی دواتنووسینێکیان بەسەرایە کاتێک کە تۆ ویست بیخوێنیتەوە وانە نووسینەکەی یەکەم لابەری تا نووسینە ئەسڵەکەت بۆ دەرکەوێت. ئەم دوو بەرنامەیە حکوومەتی هەرێمیش تایتڵەکەی گەستەیەکی زۆر جوانن هەمووی باسی گەشەی ئابووری و یارمەتی هەژارانەکە بەس کاتێ هیتە سەر ناوەڕۆکەکەی ئەو ڕووکەشانە لابەی لە ناوەڕۆکە هەمووی مەسلەی بێکارکردنە مەسلەی کەمکردنەوەی موچەیە کەمکردنەوەی خانە نشینیە فرۆشتنی کەرتەکانە بە بڵێن خزمەت گوزاریەکانە بە کەرتی تایبەت و پێویستیەکانی جوابانەوە بە پێویستی کۆمپانیاکان و پارەی تەمینکردنی پارەی کۆمپانیاکانە ئەمە ناوەڕۆکەکەیەتی بۆیە بەپێی تایتڵەکە هەڵ نەخەڵەتین بەپێی ناوەڕۆکەکەی بەرنامەکەیان دیاریکەین کە هەنگاوەکانیشیان بۆ منێن لە ساڵی پارەوە تا ئێستا ئەبینین چۆن موچەیان کرد خاڵە سەرچەکانی کاک ئاسۆ بەپێی ئەو عنی بە دوواداچوون و ئەوەی ئەو خوێندنەوەی جەنابەت بۆت کردووە خاڵە سەرچەکانی ئەم پرۆژەیە کە بۆ ماوەی 10 ساڵە ینی هەنگاوەکانی حکومت بۆ ماوەی 10 ساڵە خاڵە سەرچەکانی چین و جەوەری پرۆژەکە بریتێ لە چی؟ خاڵەکان ئەوەیە کە وەکووتم ئەو ڕێگریانەی کە لە بەردەمی قازانج و کەڵەکەی سەرمایە لێرا دروست بووە ئەمانە لابەرن و ئەو کێشانەی کە بۆ کەڵەکەی سەرمایە هاتووە لە کوردستانە لە هی حکوومەتی هەرێم قازانجی حکوومەتی هەرێم هەم قازانجی کۆمپانیاکان ئەوانە لابەرن ئەوان لە چیا ئەیبینەوە کێشەکە بەلای ئەوانەوە ئەوە نییە کە کوردستان داهاتی هەیە و ملیارەها دۆلاری بۆیەت و ئەوانە کێشەکە لەسەر ئەوەیە کە ئەم بەشێک لەم داهاتە بەشێک لە مەسروفاتانە کە پێڵێن مەسرەفی حکوومەت وەکو خۆیانەڵێن لە سا پەنجای ئەم داهاتا چیە بۆ مەسارفی گشتی وایانەوێ مەسارفی گشتی چییە؟ ئەوان باز لەوەکەن خاڵی یەکەمیانەوەیە کەمکردنەوەی مەسرەفی حکوومەت لە ڕێگای کەمکردنەوەی فەرمانبەر و کرێکاری دام و دەستگاکانی حکوومەت و کەمکردنەوەی خانە نشینی. خاڵی دووە مەڵێن کۆمەک نەکردنی حکوومەت بە نرخی کاڵاکان یعنی بۆ نمونەوەی کە مادە خۆراکیەکان هەرزانەکرێ و حکوومەت دامێکی ئەماکایان تەوزیعیەکە یان بنزین و ئەوانە. خاڵی سێ مەڵێ پێویستە خزمەت گوزارێک گشتیەکان بکرێ بە مڵکی سەرمایه‌دارانی تایبەت بۆی تر حکوومەت چیتر ئەمە بە خۆڕایی یان بە سعرێکی کەم بۆ خەڵک دابین نەکە. خاڵی پێنجەم باسی ئەواکەن کە بانکەکان وانە ڕێکخرێ. خاڵی پێنجەم بە ئاشکرا ئەڵێت کە ئەبێ ئەولەویەتی حکوومەت دابینکردنی پێداویستەکانی پرۆژە سەرمایه‌داریەکان بێ ینی مەسلەی کۆمپانیاکان پێداویستەکانی تری حکوومەت کە خۆی بڵێن پشکی هەیە لەو بەرهەمێنانی نەوتە کەواتە شتەکە زۆر وازەحە داهاتەکە هەیە ئەوان قازانج کەمەکەن کێ ئەبێ باجی ئەمە باکە ئەوان قازانجەکەیان وەکو خۆیان بمێنێتەوە ئەو ملیارەها دۆلارەی کە خۆیان کردوێتەوە لە بانکەکانی ئەوروپا و ئەو سەروەت و سامانەی لە کوردستان بەدەستیان نانەوێت لە مەکەمکەنەوە هەر کەسێکیان ببینی لەو مەسئولانە ئەبینی ژیانی شاهانیانە نانەوێت لەمانەکەمکەنەوە ئەبێ هێرشەکە بۆ سەر کێ بێ بۆ سەر ئەو بەشە بێ کە خەڵکی کرێکارە فەرمانبەرە هەژارە و ئەم خاڵانەی کە باسم کرد تایبەت سێخاڵی یەکە زۆر وازەحەکە بێکاری زیادەکە کرێکەمەکەنەوە کە بینیوانە لە ساڵی پارەوە چیان کردووە لە موچەوانە و ئەو بەشانەی تریژە فرۆشن بۆی قازانجێکی زیاتر زۆر باشە. کاک ئاسۆ لە ئێستا یعنی لە ئاستێکی ترە کۆمەڵێک هێرش دەبیندرێ بەرپرسانی حکوومەت دەیکەنە سەرکەرتی گشتی واتە بە جۆرێک کە ئەگەر سەیری دوالێدوانی سەرۆکی حکوومەت بکەین باسەوە دەکا کە لە مانجی 12 ساڵی ڕابردوودای دەڵێ باز لە گرفتەکانی کەرتی تەندروستی دەکات دەڵێ ئەم گرفتانەی کەرتی تەندروستی پەیوەندی بەوە هەیە کە ئەم کەرتە چونکە کەرتێکی گشتیە و کەرتێکە لە ینی پەیوەندی بە سیاست و بەرنامەی سۆسیالیستیەوەیە کە لە سەردەمی بەعس و لە ئێستا شەرپەی ڕەوەکرێ. مەبەستم لە چیە کە ئەوەی ئێستا هەیە و ئەم هێرشانی بۆ سەر کەرتی گشتی و ئەو یعنی هەوڵانەی کە دانوێت کەرتی گشتی ناشرین بکەن تا چەند بەشێکە لە تەرویزکردن بۆ سیاسەتی خەسخەسە بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد.
ڕاستەکەی ئەم باسی کەرتی گشتیە کە ئێستا ئەڵێ جادوویەک و سحرێکی پێ و هەموو شتێ لە کوردستانە حەلەکە هەم بانگەشە بۆکردنی لەلایەن بانکی جیهانی و سندوقی نەکەرتی گشتی بڵێ بەڵێ ینی ئەم باسکردنە لەوەی کە کەرتی تایبەت ئەتوانێت هەموو ئەم شتانە حەلکە ئەوانە چییە مەسەلەکە لەوایە کە بە شێوەیەکی گشتی باسی کەم یەکەم ئەگەر تۆ ئەم کەرتانە کەرتی خزمەت گوزاریەکان حتا هەموو کەرتەکانی ئابووری و تەندروستی هەموو بەشانەی تر سیرکە ئەگەرمانە بیتە دەستکەرتی تایبەت ئەو کاتە کەسێک نابێت بەرپرس بێلەوەی کە ئەگەر کرێکاری پێویست نەبوو لەو بەشانە دەریکە کە ئەمە یەکێک لە هەدەفە ڕئیسیەکانی ئەوانە باسەکەن کە ئێمە بۆ منە ئابووری کوردستان لە ساڵ 85 لە نەوتەوە پشت بە نەوتە بەستێ لە ساڵیەکی هێزی کار بۆ ئەمە بۆ بەرهەمێنان لەم بەرهەمێنانی نەوتا بەکارەهێنرێ کەواتە ئێمە لە ساڵەوەکەی تری هێزی کارمان پێویست نییە بۆیە ئەگەر ئەمان بیوێن ئەم شتانە بن بە کەرتی تایبەت دەرکردنی کرێکار زۆر ئاسانە هیچ حقوقی نییە لە کەرتی تایبەت کاتێ بێوێ دوو خانە نشینی کە یەکێک لەو مافانەیە کە هەر کەسێک هەی بێتوانە لە ڕێگەی ئەمەوە کە کەس دانامەزرێنن کە کەس ناخەنە سەرکارەوە خانە نشینیش کۆتایی پێبێت و ئەوە جارێ هێشتا هیچ شتێکی خانە نشینی تایبەت لە کوردستانە نییە لە کەرتی تایبەتە سێ بۆ نمونە ئەوان بە ئارەزوی خۆیان دەتوانن سعری کارەبا ئاو مەوادی خۆراکی هەموو ئەمانە بەرزکەنەوە لەمەشە حتا قازانجیش بکەن نەگەوەی کە وەکو تاکوی ئێستا خستویانەتە بازارەوە یان تەوزیع کراوە لەلایەن حکوومەتەوە ئەمانە هەموو چیەکە قازانج بۆ حکوومەتی هەرێم بۆ یەکێتی و پارتی بۆ حیزبانی کە بەشدارن لە دەسەڵاتە قازانجەکە هەموو یەچێ بۆ ئەوان و خەڵک لەو لاوە ڕوبەڕووی گرانی بێکاری و برسێتیە بێتەوە ئەمە هەدەفەکەی ئەوانە لە کەرتی تایبەت بەڕاستی ئەوەش بڵێم کە کەرتی تایبەت لە کوردستانە زیاتر لەگەڵ جیاکردنەوەی لە کەرتی گشتی زۆر زەحمەتە لەبەرەوەی هەرچی هەیە لە کوردستان ئاشتی سەرەکی لە کێڵگە نەوتەکانەوە سەیریکە تا هەموو بەشەکانی کۆمپانیاکان بڵێ کۆمپانیاکان ئەمانە هەمووی بریتێ لە مڵکی تایبەتی مەجموعەیە خێزانی دەسەڵاتدار و بنەماڵەی دەسەڵاتدار لە کوردستانە کە ئەمە بە پێی تەوازنی هێز دیاری کراوە لە کوردستانە یەکێتی بەشی چەند بێ پارتی بەشی چەند بێتوانە ئێستا ئەم باسکردنە لەوەی کە حتا ئەو بەشەکەمەشی کە ئێستا بە ناوی کەرتی گشتیەوە ماوە بیان بە کۆمپانیاکان بیان بە کەرتی تایبەت هەر تقریبا گواستنەوە چۆنە لە هینەکەی گوێزنەوە بەس ناوەکەی گوێزنەوە بەس گواستنەوەی شکڵی مڵکیەتەکەیە ئێستا بەڕەسمی بە ناوی حکوومەتەوەی بەڵام بەڕەسمی بە ناوی یەکێتی و پارتیان حیزبەکان و کۆمپانیەکان نییە سبەینی هەموو یەکەن بە مڵکی تایبەتی ئەو کەسانە و بەڕەسمی کاک ئاسۆلە ئەگەر لە وڵاتانی سەرمایهداری ئێستا ئەگەر سەیری یعنی بالا دەستبوونی سیستەمی نیولبرالیزم بکەین کە بە دوای خۆیە کۆمەڵێک کێشەی چینایەتی و بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و یعنی پەراوێز خستنی خەڵکی لێکەوت بێتەوە لە هەرێمی کوردستان کە لە بارودۆخێکی تایبەتدایە کە بازاری ئازاد نییە کە ئەوان ئیمانیان پێەیە ئەم دەزوەردانی حزبە باڵادەستەکان لە بازار و احتیکارکردن و شەریکبوونیان یعنی پەیوەندی سیاسیەکان لەگەڵ سیاسیە باڵادەستەکان لەگەر ئابووری و کۆمپانیاکان یعنی دۆخەکە ئەگەر بۆ وڵاتانی سەرمایهداری جارێک لە کەوتی خراپ بێ بۆ هەرێمی کوردستان لێکەوتی زیاترە بێ بەڵێ بێگومان ئەگەر سەیرێکی ئەو راپۆرتانە بکەیت کە IMF سندوقی دراوی نێودەوڵەتی باسی کردووە ئەوان 30 ساڵە خەریکن لەگەڵ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە ئێمە هەمان سیستمی ئیداری و سیاسی ئەوانە هەیە کە طبعا ئەوەی ئێمە دەوڵەتیش نییە ئەوەی ئێمە ینی شتێکە کە ئیدارەیەکی حیزبیە بە دەستی دوو هێزەوە کە بۆ خۆیان بارەزوو خۆیان تەوزیعیان کردووە نە بنەمای دەوڵەت هەیە نە دامەزراوەیەک هێنەوەوانە ئەوان بەسەر ڕێوەی دەوڵەت هەیە بانک هەیە نازام هەموو موسساتانیان هەیە کە اقتصاد و کۆنتترۆلی بازار و هەموومانەی پێەکەن ئەو دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەپێی ئەو راپۆرتەی IMF ئەڵێ لە 30 ساڵی ڕابردووە ئێمە نەمانتوانیەوە ئەم خەسخەسەیە بکەین ئەم
پرایڤەتایزیشنە ئەم خصوصیکردنەوەیە بکەین لەبەرەوەی کە ئەمە ئیتر لەم وڵاتانە خەڵک لە ڕادەیەکی هەژاری و کرەیەکی نزما ئەژی ئەگەر دعمی دەوڵەت نەبێ بۆ سیعرەکان دعمی دەوڵەت نەبێ بۆ ئەو شتانێکە هەیە بە تەواوی تیاچێ لەبەرەوەی کە سەرمایە و کەڵەکەی سەرمایە لەم ناوچانە فقط لە چەند بوارێکە هەیە و باقیەکەی بێکارە لە کوردستانی شاکە ئێمە هەمان سیستم هەیە اقتصادی کوردستان بەست پشت بە نەوتە بەستێ و ئەو کۆمپانیانەی کە لە دەرەوەیان قازانج لەم بوارەکەن و سەرمایە لەما خەنەگەڕ یەکێتی و پارتیش وەکو پاشکۆی ئەم سەرمایە مالیە جیهانیە پارەکەی لەو بەشانە خاتە گەڕ کە قازانجێکی سەریعی تیاکەوە پارەیەکی کاشی تیاکەوە کاتەوەی باتە دەرەوە ئێستا ئەگەر بۆ نمونە ئەم بەرنامەیە کە بانکی جیهانی دایناوە و سەریان سوورماوە لەوەی کە لە کوردستانە ئەوەی بە 30 ساڵ لە شەرقی ئەوسە تا بۆیان نەکراوە لە ماوەی 1 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان لە ساسی و حوتی مەسرەفی حکومەتی کەم کردوتەوە ئەمە بەچی کردوتەوە بە بڕینی موچە کەمی کردوتەوە بە کەمکردنەوەی خزمەت گوزاریەکان کەمی کردوتەوە بە خەریکە فرۆشتنی کێڵگەنەوتەکان و ئەمانە کەمی کردوتەوە بە قەرز وەرگرتن کەمی کردوتەوە کە هەمووی لە ئاخیرا باجەکەی بەسەر خەڵک ئایرێتەوە ئەم زانیاری لەکوێ کاک ئاسۆ یعنی بەم شێوازە خێراییە یعنی ئەمە بەپێی ئەو تەقیمەی کە بانکی جیهانی کردوێتی بۆ سیاسەتەکانی حکوومەت بەڵێ بانکی جیهانی ئەڵێت ئێمە سەرمان سوورماوە لەوەی کە چۆن حکوومەتی هەرێم لە ساڵێکە توانیوێتی لە ساسی و حوتی بودجەکەم کاتەوە کە من پێتەڵێم لە شەرقی ئەوسەتە ئەوان 30 ساڵە هەوڵێن هێشتا نەیانتوانیوە بەقەی حکوومەتی هەرێم بڕۆنە پێشەوە باش کە ئەو هەنگاوانەی کە نایانە کە لە حکوومەت یاریێمیش کەمترە بەهاری عەرەبی لێ هاتە دەرەوە بەهاری عەرەبی کاک ئاسۆ لێرە پرسیارێک دروستە بێ کە ئەم سیاسەتی حکوومەت کە لە مانگی 5 ساڵی ڕابردووە بڕیاری لەسەرداوە ئەنجومەنی وەزیران پەسەندی کرد بۆتە ڕوئیا و ڤژنی حکوومەت بۆ ماوەی 10 ساڵی ڕابردوو کە یعنی هەنگاو بە هەنگاو دەستی پێکردووە ئێستا لە فرۆشتنی کەرتی کارەبا و کەرتی ئاو بەپێی ئەو زانیارانی هەیە لەگەڵ چەند کۆمپانیای خەریکی عەقدن کەرتی تەندروستی ئێستا ئاماژەی پێدەکرێت لەم لەوە بەردەوامی سیاسەتی پاشەکەوت و زیادکردنی باز و سەرانە لە خەڵکی هەژار یعنی لە خەڵکە عامەکە نەک لە کۆمپانیا و لە دەوڵەمەندەکان پرسیار ئەوەیە کە بۆچی ئیتلافی حکومڕان لە ئێستادا لەسەر هەموو شتێک ناکۆکن بەڵام کەسێک باسی ترسناچی ئەم پرۆژەیە ناکات جگە لە هێزە چەپ و کۆمەنیستەکان نەبێ لەبەرەوەی کە ئەو حیزبانە حیزبی چینی دەسەڵاتدارن حیزبی بۆرژوازین حیزبی سەرمایه‌دارانی کوردستانن و هەمان بەرنامەیان هەیە بە ئیسلامیەکانەوە بە گۆڕانەوە بگرە بە یەکێتی و پارتیەوە هەمووی لە یەک ئێتیلافان کە ئەبێت ئەم باجی ئەم قەیرانە ئەم قەیرانە دارایی و ئابووریەی کە لە کوردستانە هەیە خەڵک بیە بۆیە هەمویان ڕێکن لەسەرەوەی کە کەرتەکان بفرۆشرێ بە کەرتی تایبەت بە معنایەوەی کە حتمما کێ لەو پێش بڕکەیە چێتە پێشەوە ئەوانەی کە ئێستا دەسەڵاتدارن وەکووتم ناوەکەی هەر بە ناوی حکوومەتەوەی نا زۆربەی زۆری ئەو شوێنانە لەلایەن ئەوانەوە کۆنتترۆل کراوە دابین کراوە داهاتەکەی ئەو بودجەیە کە حکوومەت تەوزیعەکە بەسەرەوە حیزبانەی کە لە دەسەڵاتان ئێستا لە ناو حکوومەتان لە پەرلەمانان بۆیە ئەمان شەریکن هەمویان یەک تێڕوانینیان هەیە تێڕوانینەکان هەرەوەیە کە پێویستەکە لەم ئەزمەیە خەڵکی هەژار باجەکەی با و ئەو کێشانەی کە لە بەردەمی قازانج و کەڵەکەی سەرمایە ئەمانە لا ببرێت کەوتم ئەوەی مەسلەی بێکاریەکەیە مەسلەی کەمکردنەوەی موچەیە مەسلەی فرۆشتنی کەرتەکانی خوێندن و تەندروستی و کارەبا و هەموو ئەو بەشانەی ترە ئەمان هەمویان وەکو لەبەرەوەی دیفاع لە چینیەکەکەن و هەمویان یەک هینیان هەیە بەجیالەوەی کە کێشەی سیاسی و ململانەی سیاسیان لە بینی خۆیانە هەیەەوە ئەیانەوێ ئەم خەڵک بەوە تەفرەبن بەس من پێم وایە کە یەک ئاڵوگۆڕ کە لە زەینی خەڵکە خەریکە ڕوئەیە لە خۆپشاندانەکانە ئایبینینەوە ئەوەیە کە بۆ منە خۆپشاندانی سلێمانیەکەی تر وەکو جاران هەر بریتە نییە لەوەی کە لە دژی پارتی بێڵێن یەکێتی بەرپرسی ئەم منتیقەیە بۆی ئەوانیش بەرپرسن ئەبینین ئەڵێن گۆڕان دەمی چاورکراوە بۆی ئەوانیش بەرپرسن ئیسلامیەکان بە هەمان چەشن کەواتە ئەوەی ئەو زۆر باشە کاک ئاسۆ کەواتە ئێمە یعنی ئەگەر بە دیدگایە چیە یعنی بە میتۆدێکی مارکسیانە بێ کە
هەندێک جار لە پارتە چەپەکان یان نووسەرەکان خوێندنەوە بۆ سروشتی دەسەڵات دەکەن زۆر جار ئەم مەفهومە یعنی دووبارە دەبێتەوە دەوترێ ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی بۆرژوای مشەخۆری تابعە ئەمە یعنی ئەم خەسڵەتانە لە ڕووی فکریەوە دانەپاڵ سروشتی دەسەڵاتی یاریمی کوردستان چیمان پێ دەڵێ یعنی ئەمە تا چەند خوێندنەوەیکی دروستە دەسەڵاتێکی بۆرژوا بێ و مشەخۆری تابع بێ ئەمڕۆ سەرمایە لە ئاستی جیهانە یعنی بازاڕی جیهانی سەرمایە مالی کۆنتترۆلی کردووە و ئەم سەرمایە هەموو شوێنێکی جیهان هەموو بازاڕێکی جیهان لەژێر مۆنۆپۆلی ئەو ئاڕاتە پێشەوە بۆ نمونە نرخی نەوت بازاڕی جیهانی دیاریەکە بازاری کوردستان دیاری ناکات نرخی نەوت چۆنە و ئەمە وەکو ئەمریکا ئاڵێ ئەمە کۆڵەکەی ئەمنی ئێمەیە ئەبێ ئەو نرخی نەوتە چەند بێ بەرز بێ یان نزم بێوانە بۆیە ئەمە ئەبێ ئەم شتە بزانین کە ئەمڕۆ چڕبوونەوەی سەروەت چڕبوونەوەی دەسەڵات لە دەستی مۆنۆپۆلیە جیهانیەکان لە دەستی کۆمپانیە جیهانیەکان ئەمانە هەمووی بازاڕی کوردستان و هەر بازاڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو ناوچەکەی خستۆتە ژێر کۆنتترۆلی خۆی بۆیە بۆ نمونە تۆ ئەزمەیەکی ئابووری کە لە بانکی جیهانیا بێ یەکسەر ئەزمە ئابوووریەکە تۆ لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شایبینی ئەم قەیرانە دارایە لە هاتنە خوارەوەی نرخی نەوتا یەکسەر کوردستانی شەبینی کە هینێتی ئەمان ئێستا بەشێک ینی ئەم سەرمایە لە کوردستانە سەرمایە یەکێتی پارتی و بۆژوازی لە کوردستانە لە ژێر سایە و پاشکۆی سەرمایە جیهانیە سەرمایە مالیە کە کۆنتترۆلی دنیای کردووە ئەمان ئەیانەوێت لە ڕێگەی شەریک بوون لەوانە بۆن نەسەری کۆمپانیەکانی نەوت بکەن لە سا کەیەنە کوردستانەوە بە پێی قسەکانی خۆیان بە قسەی فاینانشال تایمز لە 2016 ئەڵێ کوردستان هەرزانترین شوێنی بەرهەمێنانی نەوتە بۆ دەرهێنانی نەوتە و ئازادترین شوێنە بۆ کۆمپانیەکان ئەمە بە معنایەوەی کە ئەوان لێرە شەریکایەتەکەیان بۆ نمونە ڕێژەکە وا باسەکەن کە کۆمپانیەکان لە سا هەشتان هەیە و لە سا بیستی حکومەتی هەرێمەی کەواتە کاک ئاسۆ ئەوەی کە یعنی لە ماوەی ڕابردوو کە لە کاتی دەرکردنی هەڵە نەبووم لە 2006 بوو کە یاسای وەبەرهێنان دەرکرا ناڕەزایەتی زۆری بە دوای خوایەنە یعنی مەبەستم داڕشتنی چوارچێوەی یاسایی بۆ ئەم هەنگاوانە پێشتر لەیان پەرلەمانەوە و دواتر جۆری عەقدەکان لەگەڵ کۆمپانیاکان تەواوکردنی و ئەمە لە ینی ئەمە شتێکە بەرنامە بۆ دواڕێژراوە لە چوارچێوەی ڕوئیای دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە بەڵێ ئەوان هەر لە سەرتاوە وەکوتم شەریکن لەگەڵ کۆمپانیا جیهانیەکانە بۆی کە بەشێ لە داهات بدەست ئەوان بکەوێ ئیتر ئەوان کێشیان لەسەرەوە نییە کە ئەم داهاتە سەرمایەی مالی و کۆمپانیا جیهانیەکان بانکی جیهانیوانە چەند ئەبەن و چۆن بۆ نمونە وێرانکردنی ئەم کوردستانیان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی هی ئەوەیە کە سەرمایە ئەمڕۆ لە جیهانە لە دەستی لە سای یەک کۆبۆتەوە لە سایەکی سەرمایەدارانی جیهان نیوەی زیاتری سەرمایی تەواوی جیهانیان لە بەردەسایە و بەمە تەحەکومەکەن بە تایبەت کە شۆڕشی تەکنۆلۆژی بووە ئەوەی پێڵێن شۆڕشی ئینفۆرماتیک و کۆمیونیکیشن بازاڕی سەرمایی مالی ئەتوانێت زۆر بە ئاسان بزانێ بەرهەمێنان لە هەر شوێنێکات چەنی پێویستە چۆنە چێتە پێشەوە سێری چۆن دیاریکرێ گواستنەوەی چی بێ حتما مشکلاتی سیاسی و ڕێگەی سیاسی هەیە لە بەردەمی ئەم شتانە بەڵام مەبەستم لەوەیە کە ئەوان تەحەکوم بمەوە کاتی هاتوونەتە کوردستانەوە بە پێی ئەو شتانەی کە فاینانشال تایمز دەڵێ سیرەکەن بە هەشتێکیان لە بەردەمایە زۆر بە ئاسان ئەتوانن کە سەرمایە لێرە بخەنە گەڕ حکوومەتی هەرێم بۆیان پارێزێ و بشتوانن کە بەشێک لەو داهاتە بەر بە یەکێتی پارتی چاویش لەوە پۆشن کە ئەم داهاتە یەکێتی پارتی هەمووی با خاتە بانقەکانەوە نە بانقێک هەیە لە کوردستانە نە سیستمێکی چاودێری هەیە نە هیچ شتێکیان پێویست نییە ئەوان تەعاملیان 50 ساڵە لەگەڵ دیکتاتۆرەکانی جیهان ئەمەی فێر کردوون کە گرنگ قازانجی خۆیانە بیبن و حتما لێرە ئەوانە زۆر باشە کاک ئاسۆ ئێستا یعنی بەشێک یعنی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی داهاتوو و ئێستا یعنی بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندون و هاوڵاتیان بۆ سەرقاڵکراون کە حکوومەت لە دوای بەرزبوونەوەی نرخی نەوت بۆ سەروی پەنجا کە ئەو وەختەی بڕیاری یعنی ئەم پاشەکەوتی ئیجباری و کۆمەڵە ڕێکار دراکە نرخی نەوت ینی لە دەور و ئەوەی 25 تا 30 دلار بوو ئێستا لە سەروی 50 دلارەوەیە
بەپێی ئەمە بێ ینی ئەوەی حکومت دەیکا پەیوەندی بەوە نییە کە قاسەکەی پارەی کەمی تێدایە یان نرخی نەوت چەنە ئەمە پەیوەندی بەرنمەیەکە پێشتر ینی کاری بۆ کراوە ئەم پاشەکەوتی ئیجباریە ئەم دۆخە یعنی بەردەوامی دەبێ یان ئومێدێک دەکرێ بکرێ وەکۆی ئێستان دێزا هەڵدەسەندرێ لەسەر کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران و حکوومەت بۆ لابردنی پاشەکەوتی ئیجباری بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی و ئابووری. نەخێر ئەوان بەرنمەکەیان زۆر ڕۆشنە خەڵک پێویستە لەم بەرنامەی ئەوان سیرکە بیبینێ بیخوێنێتەوە وەلی کێبگا کە بزانێ ئەوان چیانەوێ قسەی سەر تەلەڤیزۆنەکان و قسەی نێچیروان بارزانیان قوبات تاڵەبانیوانە نەبیستێکە باسەکەن ئێمە ئەمانەوێ گەشەی ئابووری هەبێت و لەم خەیرانە دەرەچین و یان جارجارە وەزیری سامانە سروشتیەکانە هێنن کە مژدەیانەتێ مژدەیەکی درۆوانە پێویستە خەڵک بڕوا سەیری بەرنمەکەیان کە ئەوان زۆر وازە ئەڵێن کە مەسلەی سەرەکی ئێمە ئەوەیە کە پێویستە لە هەموو کاتێکە قازانجی خۆمان بپارێزین کەڵەکەی سەرمایە بپارێزین ئیناوە نییە پارە هەیە مناڵێ من لە ماوەی 12 ساڵە 250 میلیارد دلاریان کۆ کردوتەوە کەواتە پارەکە هەیە بەڵام ئەوان نانەوێت دەستبن لەم پارەیەکە لە بانقەکانە خەریکی سەرمایە گوزارین پێوەیە ئەڕوات و کەڵەکە بێت و پارەی زیاتریان ئەلانێت لەو بەشەی کە ئێستا لە بەرهەمێنانی نەوت و لە هاتنە خوارەوەی نرخی نەوتوانە باجەکەی خەڵک بیاوە ئەوان لە قازانجەکەی خۆیان بیڵنەوە کۆمپانیا جیهانیەکان کاریان ئەوەیە کە ئەم ئاستە لە قازانج کە بۆکو باسم کرد بە هەشتێکیان لە بەردەمیراوەتەوە لە کوردستانە ئەوە ڕاگرن بۆیە زۆر ئەوان بریتە لە کەمکردنەوەی کەمکردنەوەی مەجای کارکردن دانەمەزراندن لەمە دووە کەمکردنەوەی موچە کەمکردنەوەی خانە نشینی بەرزکردنەوەی سعری نرخی کاڵاکان لە بازاڕە بەبەوەی کە ئیتر هەمووی بەنە دەستکەرتی تایبەت فرۆشتنی کەرتەکانی کارەبا و وزە و تەندروستی و خوێندن سەیری کە لە ساڵی ڕابردوو ئەوان چیان لە کەرتی خوێندن کردووە خەڵک ناچارەکەن بڕواک بۆ خوێندنی تایبەت مامۆسا ناچارەکەن واز لەوە بێنێ و بڕوا ئیشێکی تر بدۆزێتەوە ئەمە ئەو سیاسەتەیە کە ئەوان وعدیان ناوە بە بانکی جیهانی و خۆشیان پێویستیان بەوەیە کە بۆی بەشێک لە قازانج لە کوردستانە بەرن هەژارکردنی خەڵک و لێسەنەوەی ئەو بەشە ناچیز و کەمەش کە ئێستا خەڵک هەیەی ئەمە سیاسەتیوانە بۆیە بۆ نمونە تۆ ئەم بێموچەیە بینی لە ساڵێکە ئەم حکومەتە هیچ شتێک ناکە بەرامبەری زۆر باشە کاگاسۆ لە ئێستادا یعنی بەپێی داتاکان ڕێژەی هەژاری لە ڕێژەی هەژاری و ڕێژەی بێکاری لە بەرزبوونەوەدایە بە چەندین قات کە بەپێی داتا لە نزیکەی یعنی لە 15 بوو پێش 2 ساڵ ئێستا تا ئێستا داتایەکی دروست لە بەردەستانە بەڵام بەپێی ئەوەی کە بەپێی داتاکان کە دەخرێتە ڕوو هەزاران کرێکا لە کەرتی تایبەت ڕوانی ماڵەوە کراونەتەوە بەبێ ئەوەی هیچ یعنی زەمانەتێکی کۆمەڵایەتیان نەبێ و فەرمانبەران لە بواری کەرتی گشتیە کرێکارانی کەرتی گشتیر کە دەبین لە چەند بارودۆخێکدان سەر ڕای پاشەکەوتی ئیجباری بەڵام موچەی تا ئێستا 2 مانجی 2016یان پێ نەدراوە خانە نشینان و ئەوەی لە ژێر چاودێری کۆمەڵایەتیدایە تەنها 5 مانگ موچەی وەرگرتووە کەواتە بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و ئەوەی ئێستا یعنی ئەم بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و ئەم قەیرانی دابەزینی نرخی نەوت و ئەم بەرنامەی حکوومەت واقعی کۆمەڵایەتی و ئابووری و چینە پەراوێز خراوەکان بەرەو کوێ دەباتن من پێم وایە بەرەو جەهەنەمێکێ بە زۆر ناخۆشەکەم قسەیاکەی کە لەبەرەوەی مەسی ژیانی خەڵکەکە لە کوردستانە بەڵام ئەگەر سەیری واقعەتی ئەوان بکەی ئەوان بە قەرزکردن ئێستاوەتا قەرزاریەکانی 12 ملیارەکەی پێشویان دیارە بۆ بە 20 ئەوانە و تورکیا فشاری بۆ هێنا و نوۆیانەوێ ئەوەی ویکیلیکس بڵاوی کردوەوەیانەوەی کێڵگەکان بفرۆشن کە ئەم قەرزە ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ ئەمە زیاترەکە ئێمە بێ بڕۆین تەجروبەی ئەو وڵاتانەی کە قەرزیان کردووە لە بانکی جیهانی لە سندوقی دراوی نێودەوڵەتی لە بانکەکانی تر ئەبێ بڕۆین ئەو تەجروبانە ببینین ئێمە تەجروبەکان چیمان پێ دەڵێن کاگ ئاسۆ هەمیشە دەوترێت کە یعنی بە بەردەوام قسێکێ کە ئەوەی ئێوەم ڕخنانی ئێوە جەنابتەن وەکو نووسەرێکی چابووە پارتە
چەپ و کۆمونیستەکانی تری کوردستان هەرزوو لە کاتی ئەعلانکردنی ئەو بەرنامەیە ناڕەزایەتیان دەربڕی وەڕێخستنی خۆپیشاندانیان کرد. ئەمە بڕیارێکی پێشوەختە ئێوە بەرامبەر سندوقی دراوی نێودەوڵەت و بانکی نێودەوڵەتەیە هەتانە یان ئەم گریمانەیە ئەم تێگەیشتنە یعنی بەچی پاڵپشتە؟ ئەمە ئامارە، ئەمە تەجروبەیە. من بەپێی ئەو ئامارەی کە بۆ نمونە IMF بانک سندوقی دراوی نێودەوڵەتی یاوێتی سەیری ئەم ئامارانە بکەین کە لە قەرزدان بە وڵاتانی جیهانی بڵێن وڵاتانی گەشە نەکردووە ئەوەی پێڵێن دیڤلۆپین یان ئەندە دیڤلۆپ سەیریکەین، ئەوان پێمانەڵێن کە لە کۆی ئەو وڵاتانەی کە قەرزیان ناونەتێ ئێستا 56 وڵات لەوانە هێشتا هەر لە دواون قەرزەکان لە کاتێکا کە بۆ نمونە ئەمە دەیان ساڵ قەرزدار بوون. وڵاتی وەکو میسر وڵاتانی تری ئەفریقا و ئەمریکای لاتین هەموو ئەوانە ئێستا لەژێر ئەم قەرزانە ئەناڵێنن دوو لە سەرسێی 43 وڵاتکە لەم وڵاتانەی وەکو گەشە نەکردو یان لە حاڵەتی گەشەکردنان 43 لەو وڵاتانە دوو لە سەرسێیان هێشتا نەیانتوانیوە هیچ لەو قەرزانە بنەوە قەرزانە کەڵەکە بێ. زۆربەی ئەو وڵاتانەی کە باسییان کردووەتوانە بڵین گەشاکەن و ئەوانە و قەرزیان ناونەتێ بە حسابی ئەوانە بانکی جیهانی و سندوقی دراوی نێودەوڵەتی 50 وڵات لەوانە ئێستا تەنها یەکشت بەرهەمەهێنێ هەرچۆن لە کوردستان ئێستا بەس بەرەمێنان نەوتە هیچ گەشەی نەکردووە. کۆبوونەوەی قەرزەکان وەک گەشەنەکردنی هیچ بوارێک کە وعدیان پێیاون ئەمە کارەساتی دروست کردووە لە ئەفریقا، برسێتی دروست کردووە لە ئەمریکای لاتینە ئەو وڵاتانەی هەمووی تووشی قەرزاریەکی زۆر باشان دێجار یعنی نووسرە چەپەکان دەڵێن ئەمە ئیستعمارێکی نوێیە و بە میکانزمی تازە لەسەر ئەم ناوچەیە یەکێک لەو بیرمەندانە ئالامودوست دەرەی هەرێمی کوردستان ئێستا بەوەی ئەم سیاسەتەوە عێراقیش کە لە چوارچێوەی ئەوە کە دەستی کردووە بە وەرگرتنی قەرز لە سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی دەوترێ ئەوەی ئیستعمار لە سەدەکانی ڕابردوو نەیتوانی بیکە ئێستا بە ڕێگای ئابووری و بە ڕێگای ڕەچەتەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی دەبێ. زۆر بە کورتی پێم بڵێ کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی دەڕوا لێکەوتەکانی ئەم بەرنامەی حکوومەت کە بۆ ماوەی 10 ساڵە و ئەم 1-2 ساڵە یعنی وەکو دەستکەوت باسیەکەن کۆمەڵی هەنگاویان ناوە چییە بێ لەسەر ژیانی جڤاچی بە شێوەیەکی گشتی؟ من پێم وایە کە کاریگەریەکانی بێکاریەکی زۆرە بێت ئەوان دەستیان پێکردووە بەم بڕینی موچۆ و فشار بە خەڵکەیەن کە واز لەو کارانە بێنێت کە ئێستاش هەیەە و نیوە موچیانیان ڕوبع موچە گرانیەکی زۆرە بێ کە ئەوانیانوێ هەموو کەرتانەی کە تا ئێستایان ئەو دەعمانەی کە بۆ مەوادی خۆراکی یان بۆ دەرمان یان بۆ پێداویستەکانی تر یان بۆ کارەبا و ئاو بووە بە بۆنەی فرۆشتنی ئەو کەرتانە بە کەرتی تایبەت و بوونی بە بڵکی خۆیان ئەمە گرانێکی زیاترە بۆ سەر خەڵک و ناڕزایەتەکانی خەڵک بەرامبەر بەمانە زیادەکە. گرنگە کە ئەم ئاڵوگۆڕانەی کە ئەزانن ئێستا بۆ خەڵک پێویستە ئەوە ڕۆشن بێکەم بەرنمەیە دژایەتیکردنی ژیانی خەڵک و مافەکانی خەڵکە هیچ بەشێک لەم حکوومەتە هیچ حیزبێکیان دەربەستی خەڵک نین و هەمویان وەکو دوژمنی ئەو خەڵکە و ژیانی ئەو خەڵکە ڕاوەسان خەڵک زۆر پێویستی بەوەیە کە ئەم ڕابڕۆن لە بەرەی کە بەرامبەر بەم دەسەڵاتە بەرامبەر بەم بەرنامە سیاسی و ئابوووریەی کە ئەوانیانەوێ مۆنۆپۆلی هەموو شتێک بکەن چۆن سیاست و پەرلەمانەوە مشتێکیان مۆنۆپۆل کردو ئێستا ژیانی ئابووری خەڵکیش بە تەواوەتی مۆنۆپۆلکەن. خەڵک پێویستی بە ڕیزێکی تازە ڕێکخراوی تازە چۆن بۆ نمونە ئەوەی ڕێگریەکە لە بانکی جیهانی یان لە سەرمایه‌دارانی ئەو دەوڵەتانەی کە بەم شێوەی کوردستان خەڵکە چەوسێنەوە ڕێکخراوە کرێکاریەکان ڕێکخراوەی جەماوەریە ئەچنمانەگرن فشارێنن بۆ حکوومەتە کۆنتترۆلی داهاتەکانەکان هەرەوەی کەیۆنان کردی بەرامبەر بە قەرزاریەک و گرانیەک ئەو دەوڵەتە هەموو خەڵک هاتنە سەر جادە و دژایەتی ئەو بەرنمەیان کردەوە حکوومەتیان گۆڕی ئاڵگۆڕیان پێگەێنە. ئەمە پێویستی بەوە ئەو ئاڵوگۆڕەیە هەم لە بیرکردنەوەی خەڵک لەوەی کە ئیتر ئەمە دەورانی پێشوو نەماوە خەڵک هەمووی بە دابش بێ بە سەرەکێتی و پارتیان بڵێ خەتای پارتیە و بڵێ خەتای یەکێتی و بەم شێوەیە کوردستان تەوزیەکەن. ئێستا هەموو کرێکار و فەرمانبەر و خەڵکی هەژاری کوردستان یەک شتیان لە بەردەمایە یەکێتی بێ پارتی بێ گۆڕان بە ئیسلامیەکان بێ یەک دەسەڵاتن. خەڵک پێویستی بە ڕیزێکی سەربەخۆ لەم حیزبانە هەیە تا بتوانێت بەم هێزە ڕێکخراو و جەماوەری
داربێنێەوە ئەم مۆنۆپۆلیە لە دەستی ئەمە حزابانە بکاتەوە. بەڕێز ئاسۆ کەمال نووسەر لە بریتانیاوە گەلەک سوپاس لە ماوەی ڕابردوو لەگەڵمان بی ماندوومان کردی. سوپاس بۆ زانیاریەکانت. بینەران هاتینا کۆتێنا بە مڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێیدا گفتوگۆمان لەبارەی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و بەرنامەی بڕیاردراوی حکوومەت کرد لەگەڵ کاک ئاسۆ کەمال خوێندنەوەمان کرد بۆ بەرنامەی حکوومەت کە لە مانجی ئایاری ساڵی 2016 بە پاڵپشتی و ڕێنمایی و ڕەچەتەی بانکی نێودەوڵەتی بە ناوی چاکسازی و کەمکردنەوەی ڕێژەی هەژاری و پاڵپشتی لێ قەوماوانان ئەنجامی داوە کە بەپێی ئەوەی کە کاک ئاسۆ ئاماژەی پێکرد و بەپێی ئەوەی کە ڕانگرتووە ڕانگەیاندووە بەرنمەکە هەستی بەرنمەکە بریتیا لە بەتایبەتیکردنی کەرتە گشتیەکان و کەمکردنەوەی بەرپرسیارەتی حکوومەت کە بەرامبەر هاوڵاتیان هەیەە و زیادکردنی ڕێژەی باج و کۆمەڵێک بابەتی تر کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوەی هەیە تاڵقی شتری بەرنمەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە. کاتێکی خۆش بامورەیەک سوپاس باوەڕیانم لە کۆنتترۆل و ستۆدیۆ.